zaprosiła, więc jedynie. Został zaproszony do Warszawy. No, jest. مين او لا هبدا استمر يبلغ خدميته كل الراو كمل لك ها كمل بقران ما بقول
الشيء يعني برنامج جديد يعني جولو قلال الروايات جولو قلال تاست وقت كوبنو ديار دعوتك دبي أزدري نساعد بيش دعوتك كوبنو ريت ساق ما جروج ما جدو روج كوبنو دان السلام عليكم درس الدواش أخبار تلفون كبير عفوك نقل الإنسان الله
penaltı ile de. Penaltı mı? Arkadaşlar bak. Bu versin abi. Anlatayım mı az abi hedef? Oralarda. Oralarda. لا جواب. فريق يقولون لعبة شنو دفاعية كذا. Devlete bakın bir Aşağı penaltı mı getirdi bana? Ben bakalım şurayla astivarım ya. Beni de hapsine attık bir de geldi diyor. Ben biliyorsun öyle takmadım istedim. Valla. Bana berkata.
دورة işte. يقول استاذ في الطماطم وكان يعني عادي عادي ناس متولد ده يستاذ ناس الطماطم كده عادي ده
Zidane.
جسور جسور بابا صح لو قبل شهر
هذه البطولية لنا فريق قليل بدون Baixinho, estância. E a Grace, agora escolher. Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kort! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! جماعة الشرطة الشارع جلسون السياسيين هذا جهاد بيتم هذا زات البشران برنامج ما نكتب البشران زات الشال برنامج شدة ليش تاسيس يقولون هذا الشيء هذا قاعد الشوطات
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed zijn! Volgende! Zidane. Vamos lá, viu? Gordete. Viu? Zidane.
Geçen o hala da sorma. Ben de sabır Hey! Come on! Forward, go! Döner kadar. Luther. Çok zamanda muhacir. Kreatif. Böyle şu an böyle. Geliyor böyle. Bana telefon. Güzel bir oyuncu. Say. Ne geliyor lan? Ona mesela niye yakışıyor? O söylüyoruz gerek yok. Ağır lakına bak, lakına.
Hey! Come on! Hey! Come on! Contact! Forward, guys! Sergio Zanzano. Hazır. Sio. Ben başı tek şey ben işle. Ben işle.
كوخ داروا
کاپتن چیتان برسل یاریەکان بە شێوەیەکی گشتووە یاریەکان ڕۆژکە نەتوانن جایشتی سێکەت لێ والله دەستی هەموو لاش خۆشببی بە تایبەت دەستی فەریق بەرامبەر دەستی یاریزانەکانمان خۆشببی بەڕاستی ئێستا ڕەمەزانە و هەر کۆچی بێ ئەمە ڕەمەزانەکە دەبی دەرفەتەکی باش بدەنێ یعنی تەمرینێکی باشن کرد بە ئەمە ئەو مەجالە نەبە تەمرینی بکەین و بۆ ڕەمەزانش یاریزانەکان مادیە بن و مادی هیلاچیان پێوە دیارە کە ئەمە گرنگی بە ئەنجامەکەی نادەین بە دۆڕانەکەی گرنگی ما ئەوە بوو کە ئەزمون لێ وەرگرین لۆ خەتیکی ئەو یاریزانەمان سوودمەند بن کاپتن سەرەتا بە خێراتنا دەکەین پیرۆزبای لە هەموو یانە براتی دەکەینەوە ماندەران کە پلانی ئیدارە و ستاف سەرکەوتوممانەوە پلانی ئیدارە و هەروەها یاریەکە لە مەسلحەتی ئێمەدا بوو زۆربەی یعنی دەماتوانی زۆربەی گۆڵەکان بکەین لە یاریەکە چووکە ئەنجام باشترمان پێویست بوو هەب ببێت گۆڵەکان زیاتر بکەین بەڵام دەستخۆش لە تیبی خۆمان دەکەین توانیان ئەنجامەکە لە بەرژەندی خۆمەتەوە بیت و الحەمدولillah شکر لۆ خوددا توانیمان بینی ڕێزمەندی پێشەوە زیاتر ئینشاءالله لە گەمەکانی داهاتوو زیاتر هەوڵ دەدەین بچنە قۆناغی پێشەوە و بە سەرکەوتن لەو ملایەک